بەناوی خوای بەخشندەی میێرەبان بینەرانی بەڕێز ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خوازدا بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتینەوە. مامەڵەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ ژن و مناڵدا دەبێتە تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز. لات سیر نەبێ ئەگەر پێدوا بێ هەر هەموو مرۆڤایەتی بەر لە هاتنی پەیامبەری بەڕێز بە ئایدیا و دەوڵەتی جیاجیاوە یەک هەڵوێست و هاوڕا بوون لەسەر دژایەتیکردنی دوو جیلی زویندوی کۆمەڵگە، ئەوانیش ژنان و مناڵان بوون. مێژوو هەڵوێستی هندی و ساسانی و بابلیەکانمان بۆ ڕوون دەکاتەوە بەرامبەر بە ژنان و مناڵان و کوشتنیان و بردننی میرات و بە شەماڵیان. تروسکەی هیوا و خۆری گەشت بەڕووی ئەم جیلەدا کرایەوە بە هاتنی بەڕێزترین مەخلووقی خوددا، ئەویش محەممەدی کوڕی عەبدوڵڵای پێغەمبەری بەڕێز. ئەو باشترین پەناو داڵدەی بێنەوایان و ستەم لێکراوان بوو. مناڵێکی وەک زەیدی کوڕی حارسە باوکو مامی خۆی کە هاتبوونە مەککە و دەیانەویست بیبەنەوە جوابی کردن و فەرمووی من محەممەدی پێغەمبەر هەڵدەبژێرم و دڵنیام ئەو لە ئێوە بۆم دڵسۆسترە و ستەمم لێ ناکە. هەرچی ئافرەتی مەککە و مەدینە هەبوون بۆ هەموو کێشە و ئازارێکی ڕۆژانەی خۆیان ڕوویان لە باخچە ڕازاوەکەی پێغەمبەری خوددا دەکرد. یا ژیانی مناڵێکی چکۆلە و ئاقلی وەک ئەنەسۆکەی کوڕی مالک کە 10 ساڵ لە خزمەتی پەیامبەردا بوو باشترین گەواهیە بۆ ڕێز و بەهای مناڵ لای پەیامبەری بەڕێز. خوددا چ ڕێزێکی بە ژنان بەخشیوە بەبێ وێستگە و پرزگە بچنە خزمەتی پەیامبەرەکەی و سکاڵای حاڵی خۆیان و قسەی پیاوەکانیان باس بکەن و خودداش ڕاستەوخۆ بە ئایەتێک ئاماژە بە سکاڵای ئەو ژنە بکات و خێرا ڕێگە چارەشی بۆ دابنێ. چ ڕێزێکە بۆ ژنان کە پێغەمبەری خوددا لە کۆتا هەمین وتاری خۆی لە حەجی ماڵ ئاواییەکەیدا چەند جار تکای لە مسلمانان و هاوڵانی کرد کە زۆر بە ئەدەب و وێڵەوە لە ژنان بنواڕن و ئازاریان نەدەن و مافەکانیان پێشێل نەکەن و لە ستەمکردن لە ژنان نەگەڕێنەوە بۆ خۆی بەد و ناشرینی جاهلیەتی بەر لە ئیسلام. شانازیە بۆ ژنان و مناڵان کە یەکەم کەسێک ئیمانی بە پێغەمبەر هێنا ژنێک بوو و دووەمین کەس منداڵێک بوو کە ئەویش ئیمامی عەلی بوو. هەژاری و بێدایک و باوکی پەیامبەر تا چەند هۆکار بوون بۆ ئەوەی پێغەمبەری خوددا بە چاوی مەرحەمەت و ڕێزەوە لە ژنان و مناڵان بنواڕێ. ئەوەی لە سیرەدا دەردەکەوێت بەجیا لە پیاوان پێغەمبەری خوددا مامەڵەیەکی زۆر جوان و ڕێکوپێکی لەگەڵ ژنان و مناڵان دەکا وە گرنگیشی پێداون. ئەمە بۆچی؟ باشترین کەستان ئەو کەسەیە کە بۆ خێزانەکەی باش بێ. من لەگەڵ خێزانەکانم زۆر باشم. ئەم فەرموودەیە چه ئاماژەیەکی تێدایە؟ پێغەمبەری خوددا لە حەجی ماڵ ئاواییدا کە فەرمووی نەگەڕێنەوە بۆ خۆی جاهیلی و ستەم لە ژن بکەن، کەواتە ستەمکردن لە ژن جاهیلیەوە و پێدانی مافەکانیشی حەقیقەتی ئیسلامە. بەڕێزان پاش ناوبڕێک لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز مامۆستا عەبدولهادی محەممەد تاوتوێی ئەم پرسی پێگەی ژن و مناڵ لای پێغەمبەری خوا دەکەین. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو. مامۆستاییان زۆر بەخێر بێ بۆ بەرنامەکەمان. گەورە پاداشتی زۆرمەرانی جەنابیش باتەوە و پاداشتی برا بەڕێزانش باتەوە کە بە تۆمارکردنی بەرنامەکەمان دووە بن. زۆر سپاس. مامۆستاییان وە گەزانین بەر لە هاتنی پەیامبەری بەڕێزی ئیسلام سەلامی خوای لێبێ مرۆڤایەتی هەر هەمووی لە تەنگەشە و ناڕەحەتی و نەبوونی بەهایە بوو. بەڵام دوو جیل کە سیرەی ئیسلام بۆمان باسیەکە یا مێژوو بۆمانی بازەکات دوو جیل زۆر ستەم لێکراو بوون. هەمیشە ئەزیەت ئەدران، ئەکوژران، زیندە بە چاڵەکران، مافیان پێشێلەکرا، میراتی باوکیان پێ نەئەدرا. ئەم دوو جیلە ژنان و مناڵان بوون. وەک ئەزانین دوایی پێغەمبەری خوا ئەوەندە ڕێز و بەها و نرخیان پێ بەخشێ ئەیان هێنێ بۆ ئاستی پیاوان و هیچ جیاوازیە لە نێوان پیاوێک و ژنێکە نامێنێ مەگەر بە تەقوا ئەویش لای خوای گەورە. جەنابتان لە سەرەتای بەرنامەکە ئاماژەیە بە ڕەوشی ژنان و مناڵان لە کۆمەڵگەیەکی جاهیلیا کە پێغەمبەری خوا دەری هێنان لە زۆنگاوی جەهالەت تا دەری هێنان ئاماژەیەک بەو ڕەوشی مناڵان و ژنان بکەن. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيد المرسلين وإمام المتقين والصلاة والسلام على من بعثه الله رحمة للعالمين. دیارە ئەو پرسیارەی جەنابەت کردە ئافرەت و ئینسان بە گشتی دیارە
کاتێک لە هەر کۆمەڵگایەک مافی ئینسان نەبوو بە تاکید مافی ئافرەتیش بە ینی دەرەجەی دوو ینی سەرەکی تر ئەفەوتێ لە ناو ئینسانەکانە ئافرەت لە هەموو کە زیاتر زۆڵمی لەکرێ و لەگەڵ ئەوەشا مناڵ دیارە ئەو دوو چینە چونکە بڵێن لاوازن و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر جار کە مسلمانانی ئاگادار ئەکردەوە کە ئینسان بە چاوێکی بەزەیی و سەیری ئەوانە بکا کە لاوازن لەبەرەوەی ئیسلام دینێکی حەقیقەتە دینی خەیاڵ و دروشم و ئەو شتانە نییە تۆ کە ئەڵەی لاواز مەبەستە ئەوە نییە کە ئەم کەسە ناتوانێت گەشە بکە یان ناتوانێت بیرکاتۆ یان ناتوانێت دنیا بەرە مەبەست ئەوەیە کە بەرامبەر ئەو ستەمەی کە لی ئەکرێ ئەنی ئەم هێزێکی وا بە قووەتی نییە و ئێستا لە جیهانیشە نەک لە جیهانی کۆنی زمانی پێغەمبەر ئەعزەم لە جیهانی تازەشە ئەگەر ینی ویلایەتەکانی وڵاتە گەورەکانی وەکو ئەمریکا و یا وڵاتانی تری وەکو رووسیا و یا وڵاتانی تری وەکو سین و یا ئەو وڵاتانی تری وەکو یابان و هەروەها وڵاتانی ئەوروپا ئەمانە ئەگەر ویلایەتەکانیان بچووکەی تۆ بەقەی کوردستان 3-4 ملیۆنێک سەیری ڕێژەی ستەمکردن لە ئافرەتکەی ڕێژەیەکی کەم نییە ئێستا ئافرەت لە جیهانە بووە بە کاڵا و تەنانەت ئەم هەڵبژاردنەی ئەخیری ئەمریکا سەلماندی کە لە دنیای پێشکەوتوشە ئافرەت ئەگەر زۆر زاناش بێ پارە مهمترە لە ئافرەت و کەسێکی اینجا لە زمانی پێغەمبەری صلی الله علیه وسلم لەبەری هەر جاهیلیەت بووە هەمان جاهیلیەت بووە بە تاکید ئافرەت زوڵمی لێکراوە ئێستا ئەگەر هەندێک شت هەیە بربەستە وەکو جارنامەی مافی مرۆڤ وەکو ئەو ڕێکخراوانەی کە لە بواری ئافرەتانە ئیشەکەن بە تاکید هەندێک لەو ڕێکخراوانە دڵسۆزن ئینکاری ناکرێ و لە هەمان کاتیشە وەزع عالمیەکە وای کردو ئەگینا لە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئەو شتانە نەبووە بە تاکید ئافرەت زۆر سوکاتی پێکرەوە تەنانەت ئەو وەفدەی کە چوو مسلمانان لە حەبەشە بێنێتەوە ئەو وەفدەی مشریکەکان بە سەرۆکایەتی عەمری کوڕی عاس ئەو وەفدە کە چوو لەوێ کاتێکە جەعفەری کوڕی ئەبی طالب خوای لێ ڕازی بێ باسی مافی دایک و باوکی کرد یەکسەر عەمر هەڵی دایەتی جا ئافرەت چی هینێکی هەیە ئافرەت هەر بۆ کراوە مناڵ بخاتەوە و خزمەت بکە و ئام کۆمەڵەشتەی کە خەڵکی جاهیل حتا لەم سەردەمە شایڵێن بۆیە بەڕاستی ئەویش جوان جوابی دایەتی تۆ چۆن سوکایەتی بە ئافرەتی یەکەی کە چەند مانگ تۆی هەڵگرتووە و چەند شەو ڕۆژ نەخەوتووە بەلای تۆ دانیشتووە بۆیە ینی تێڕوانینی جاهیلیەت بۆ ئافرەت زۆر تێڕوانینێکی ینی ئەتوانم بڵێم لە ئاستی حیوان جای وایە نزمتریش بوو چونکە لەوە چێ بڵێن هەندێک حیوان هەبوو بەلای ئەوانە زۆر خۆشەویست بەڵام ئافرەت بەلای ئەوانە هەر کاڵایەکی بێنەرغ بوو بۆیە لە سیرە هەیە کە کەسی وە هەبوو 100 ژنی هەبوو یعنی ئەمە کە بە تاکید کابرا ئێمە ئێستا گلەیی ئەەکەین و ئیسلام قەیدێکی زۆری داناوە بۆی کابرا ئەیکا بە دووژن وانە ئیسلام وڵێ بێ عەدالەتی بۆ بەکاربێنی ئێدەکارژنی هەبێت چۆن مافیم ئافرەت سیرە و ژیانی پێغەمبەری خوا بەرچاومانە کرد صلی الله عليه وسلم ئەوەیە کە مامەڵەیەکی زۆر جوان و گەورەی لەگەڵ بە شێوەیەکی گشتی لەگەڵ ژنان و مناڵانە کردووە ئەم مامەڵەیە لە چێوە سەرچاوی گرتووە یا بۆچی پێغەمبەری خوا بەجیا لە پیاوانی تر بە پێچەوانەی جاهیلیەتەوە کە پێیان وابوو بۆ نمونە ئافرەت لە کاتی حەیز و بێنوێژیە نابێت لە پاڵیادانیشی نابێت شتی بخۆیتەوە کە جوولەکەکان وایەنەوە دیان بۆ نمونە ئەگە سواری نەتوانێت سواری گوێ درێژ یان ئەسب بێ بۆ جەنگ و قیتال ئەوە میراتیان نەدایە بەڵام پێغەمبەری خوا هات لە نێو ئەم کۆمەڵگەیەوە وەکۆڵێ دەستی ژنان و مناڵانی گرت و بەرزیکردنەوە بۆم ئاستە ئەم مامەڵەی پێغەمبەری خوا لە چێوە سەرچاوی گرتووە دیارە لەبەرەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەندەی ڕاستەقینەی خوایە خوش کە شریعەت ئەنێرێ جەلە جەلالوه بۆ ئەوەیە کە ماف بگێڕێتەوە بۆ مافخوراوەکان خۆی هەموو شریعەتەکان بە گشتی کە هاتوون ویستویانە مافی مافخوراوەکان بگێڕنەوە جا بەشێک لەو خەڵکەی مافی خوراوە لە ناو کۆمەڵگا جاهیلیەکانە جا لە سەدەی 20 بێ لە سەدەی 6 زاینیە بێ لە هەر سەدەیەکا بێ شریعەت بۆ ئەوەیە کە ماف بگێڕێتەوە وەدان بنێ بۆ مافەیە بۆیە تەنها دینێکە بە ئاشکرا عولەماکانی لە هەموو جیهانە هاوارەکەن کە دیفاع لە بەندەکانی مافی مرۆڤەکەن
بە زۆری دیارە زۆرینەی بەندەکان تەنها دینی ئیسلامە بە ئاشکرا و بە سەراحەت و بە جوانی دیفاع لەو شتانەکە و ڕێکخراوەکانی ئافرەتانی ئەوانەی کە سەر بڵێن بیر و باوەڕی ئیسلامیان هەیە چالاکترین ڕێکخراون لە عالەمە لە وڵاتە ئیسلامیەکانە بۆ سەرنەوەی مافی ئافرەت هەرچەنە بڵێن لەگەڵ ئەوەشاکە بە شەرن و نوقسانیان هەیە بەڵام لە ڕووی ئەوەی کە ماف بگێڕنەوانێ چالاکترن لە هەموو ڕێکخراوە دینیەکانی تر بۆچی لەبەرەوەی کە ئیسلام خۆی وهات پێغەمبەری صلی الله علیه و سلم لەبەرەوەی چاکترین بەندەی خوایە و ڕەوانەکراوی خوایە و بەرزترین بەندەی خوایە سەر ئەرزا بۆیە جوانترین و چاکترین مامەڵەی کردو بۆیە خاتو عایشە کە خێزانی پێغەمبەر فەرمێتی کانە خولوقه القورئان بەڵێ مامەسا وەک ئەزانین نوێژ گەورەترین عیبادەت و پەرستشێکە کە خراوەتە سەر شانی مرۆڤ مسلمان ئەتوانێت لەوە چێ بە هەر عوزرێکی تر بێ هەموو عیبادەتەکانی تر وەل کات و وازیان لێ بێنێ ئەگە عوزرێکی بێ بەڵام نوێژ هەتا ڕۆژی کە دڵی هەبێت و عەقڵ و هۆشیە بێت لەسەر مسلمانان فەرزە نابێ وازی لێ بێن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەکو کەسێکی دەروون زان نە دەروون ناز لە نوێژا کاتێ ئەفەرمێ ئەگەر گوێم لە گریانی مناڵێک بوو بێ لێرەدا هەم بە هاوڕێز بۆ مناڵدانی هەم بۆ دایکەکەی چونکە هەستی بە دەروون و شڵەژان و خەم و ئازاری دایکەکە کردووە کە گوێی لە گریانی مناڵەکەی بووە پێغەمبەری خوا ئەفەرمێ هەر کاتێ من گوێم لە گریانی مناڵێ بوو بێ هەموو قورئان خوێندنەکەم کورت کردوتەوە بۆ ئەوەی زوو سەلامی نوێژ دەمەوە دایکەکە بچێ هەم مناڵەکە مافی خۆی وەربگرێتەوە هەم دایکەکەش بە مناڵەکەی شاد بێتەوە ئەم گەورەی و ڕێز و مەکانەتەی هەم مناڵ هەم دایک لە لای پێغەمبەری خوا کە نوێژ گەورەترین عیبادەتە بۆی کوردەکاتەوە چ واتایەک ئەگەێنێ یا ئێوە چی بە ئێمە بڵێ وەکو شوێنکەوتی پێغەمبەری خوا بەڵێ دیارە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەرەوەی خوای گەورە وەصفیەکە فبما رحمة من الله لنت له پێغەمبەر صلی الله عليه وسلم کەسێکی زۆر دڵنەرم بووە یعنی کەسێکی زۆر بە بەزەیی بووە ئەو بەزەی و دڵنەرمی پێغەمبەر صلی الله عليه وسلم وای لێ کردووە لەناو خەڵکی عەشایری عەرەبە شخصیەتێک بێ یعنی هەندێک صفات هەیە کە لە لای ئەوان بوو بە قاعیدە کە پیاو نابێ مناڵ ماچکا و پیاو نابێ مناڵ بکاتە باوەشی و پیاو نابێ مناڵ کاتە کۆشی و تەنانەت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئافرەتێک مناڵێکی هێنا بۆ پێغەمبەر عەلەیهی السەلام وسەلام دوعای بۆ کات لەسەر کۆشی پێغەمبەر میزی کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم توو ڕەش نەبوو بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەر ئەوەیە زاناکان ئەفەرمون نابێ صیفەتی پێغەمبەرایەتی لە محەممەد صلی الله عليه وسلم بکرێتەوە چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەرچەنە پیاوێکی گەورە بێ پیاوێکی زانا بێ قائیدێکی بەتوانا بێ سیاسێکی وریا بێ لەوە مهمتر نییە کە پێی بڵێ پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە پێغەمبەر بوو ئیتر ئەفعالەکانی کردەوەکانی هەمووی ڕنگدانەوەی شەریعەتەکەیەتی هەر لەبەر ئەوەش یعنی ئێمە دینی ئیسلام لەگەڵ ئەو هەموو دژمنەش کە هەیەی لەگەڵ ئەو هەموو لاروو خواریەش کە لەناو خۆمانە هەیە بەڵام دینی ئیسلام هەر ئەدرەوشێتەوە ڕۆژ بە ڕۆژ مسلمانان ینی هەوڵەدەن خۆیان بەرەو باشتر بەرن بۆ چونکە دینەکە شتەکانی سابتە هەم سونەتە جوانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەم ئاەتەکانی قورئان بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڕاستی بە تەواوەتی هەوڵی داوە مافەکان دابین بکە و لە هەمان کاتە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو دینێکی واقعی ئەرکەکانیشی دیاری کردووە ینی ئیسلام نهاتوە بڵێ وەڵاهی ئافرەت هەموو ئەم مافانەی هەیە و ئیتر پیاو هیچ مافێکی نییە یان مناڵ هەموو ئەم مافانەی هەیە و باوکی هیچ مافێکی نییە بەڵکو ئیسلام هاتووە بە خەڵکی وتووە چۆن تۆ وەکو پیا و ماف بۆ خۆ دانەی ئەبێ بزانین ئەرکیش لەسەر ئەرکەکەی تۆ مافی ئافرەتەکەی کە تۆ چۆن وەکو باوک ماف بۆ خۆ دانەی ئەبێ بزانین مناڵیش هەیە ئەمە ئەرکی مناڵەکە و مافی تۆیە مافی مناڵەکە و ئەرکی تۆیە بێ بزانی تۆش ئەرکی لەسەر بۆیە ئیسلام هاتووە یاسای ماف و ئەرک بچەسپێنێ کە ئێستا هەموو عالەم بە تایەتی ڕێکخراوە جیهانیەکان هەمووی بە دوای ئەوەن کە ئینسان مافی خۆی وەرگێ کە ئینسان ئەرکی خۆی بزانێ بۆیە ئەو ڕێکخراوانەی لە عالەما سەرکەوتن و ڕێکخراوانن کە دان بە هەردوو لایەنەکانێن هەم بە ماف و هەم بە ئەرک خەڵک وا ڕۆشن بیرەکەن کە تۆ مافتەیە نابێت چاوپۆشی لە مافەکانی خۆ بکەی و ئەرکیشت هەیە نابێ ینی لە ئەرکەکانی شاکەم تەرخەمی بکەیت بەڵێ مامەسا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ خێزانەکانی خۆی
ئێستا پێچەوانەوە یا بەداخەوە زۆربەی کەس لەگەڵ خێزانی خۆیان زۆر خراپ و تونند و تیژە بەڵام لە دەرەوە پێچەوانەوە زۆر بۆ ژنی خەڵک یان بۆ کچی خەڵک زۆر خۆی بە کەسێکی مۆدێرن و عاقڵدانێ بەڵام پێغەمبەری خوا لە سیرە و ژیانی خۆیان ئەوەندەی کە لە ماڵی خۆیان و جوانترین پەیوەندی لەگەڵ خێزانەکانی خۆیان بۆ جوانترین ئەمەک و وەفاداری بۆ دەربڕیون بۆ کەسوکاریان تەنانەت زۆر جار نەمان بینیوە لە یەک فەرموودا کە پێغەمبەری خوا ئازاری یەکێک لە خێزانەکانی دابێ بە بچووکترین ئازار یا بە قسەیەک بەڵام هەمیشە ئەبینی بە پێچەوانەوە پێغەمبەری خوا هێندە نەرمونیان بۆ لەگەڵیانە ئەمان ئەزیەتی پێغەمبەری خۆیان داوە وەکو ئەوەی چەند جار ئەبینین کە ئیمامی عومەر و ئیمامی ئەبوبەکر سەلامی خۆیان لێبێ کە خەزووری پێغەمبەری خوان ئەوەندەیانی پێغەمبەری خوان نەرمونیانە بێ لەگەڵ ژنەکانیانە ئەمانیش تا ڕادەی ئیستیغلالی ئەو نەرمونیانەیەکەن ئەمان لە کچەکانی خۆیان تووڕە بن ئەم هەڵوێستە ناوازە و پرشنگدارەی پێغەمبەری خوا چۆن چۆنی لە یەک بدەینەوە یا ئێمە چۆن بتوانین کاری پێ بکەین بەڵێ دیارە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکوتمان لەبەر ئەوەی شریعەتەکەی وەرگتووە لەبەرەوەی نمونەی یەکەم بووە قودوەی یەکەم بووە ئەو سیفەتە جوانانەی کە تایە بووە دیارە خێزانەکانیشی وەکو ئافرەت ئەگەر وەزعی خێزانەکانی پێغەمبەری سەیدی صلی الله عليه وسلم کام مسلمانەی کام شێخی تەریقەتەی کام ئیسلامیە دڵسۆزەی کام مەلا زۆر زۆر ڕوو لە خوایەی کە هەیە ئەو ژیانەی کە خێزانەکانی پێغەمبەر هەیان بۆ صلی الله عليه وسلم خێزانی هیچ یەکێک ئالەمانە ئەو ژیانە قبوڵ ناکە ئەوە یعنی واقعیە ئەو وەزعی کە خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم تیا بوون کە پێغەمبەر عليه الصلاة والسلام یعنی جاری وهە بۆ 3 مانگ لە ماڵیە ئاگر نەکراوەتەوە یعنی ئەمە بەنسبەت خێزانەوە قورسە کاتێکا پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێک بۆ لەو کەسانی کە خەڵکێکی زۆر ڕووشی تێکردووە بۆیە ئەمێنێتەوە سەر ئەوەی کە پێغەمبەر عليه الصلاة والسلام کە ئەوە نەرمونیان بووە ئەم سیفەتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ هەموو بەشەریەتەوە چونکە ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم ویستوێتی ئەم خەڵکە تێبگێنێ کە ئەم کەسایەتی هیچ شتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو ئیمامی عەلی وەصفێکە ئەفەرمێ قەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ خۆی تووڕە نەبووە لە ذاتی خۆیە یەکێک بەرامبەر خۆی هەرچەیەک کردبێ قەت تووڕە نەبووە بەڵام کەسێک شتێکی ناشەرعی کردبێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خاتو عایشە تووڕە بووە بەڵام لە کاتێکا لەی تووڕە بوو باسی ئافرەتی یعنی غیبەتێکی کردو بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ویستوێتی یعنی خێزانەکانی پێش هەموو کەس کچەکانی دراوسێکانی هاوڵەکانی تێبگەێنێ کە ئەم شەریعەتی ئیسلامە شتی شخصیتیان نیە بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەکو کەس داعیەکی سەرکەوتوو وەکو یعنی بەندەیەکی ڕاستەقینەی خوا وەکو کەسێک کە بە تەواوەتی شوێن شەریعەتەکە کەوتووە حەزە نەفسیەکانی لا بردووە ئینسان کاتێک کە تووڕە ئەبێ لەو شتانەیە کە یەکەم پێغەمبەر صلی الله عليه وسلم واقعەکەی زانیوە کە خێزانەکانی لە چ وەزعێکە بۆیە یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەرمیەکی فشانداوە لەگەڵ ئەوەشا پێغەمبەر عەلەیهی سەلام ویستوێتی ئەوەشی فشان بە من شتی شخصی خۆم عەفوتانەکەم چاپۆشیتان لێگەم بۆیە ئەو سیفەتە زۆر گرنگە ئەی مسلمانانی ئیمڕۆ لەوە تێبگەن هەرچەنە ئێمە کاتێک یعنی ژن و پیاوێک ناخۆشییانە بێ یان پیاوێک عەزیەتی ئافرەتێکەدا ئێمە نابێت لە ساسە تاوانەکە خەینە سەر پیاوەکە چونکە بەڕاستی ئیمڕۆ ژیان یعنی دنیایەکە خەڵک ئەرکوماو نازانێت یعنی ئافرەت ئەوێ هەر مافی هەبێ ئەرکی نەبێ پیاو ئەوێ هەر مافی هەبێ ئەرکی نەبێ ئەمە بە هەردوو لا غەڵەتە بۆیە ئێمە وەکو مسلمانە ئەو مسلمانانەی کە لە سەردەمێکە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەست بەرزکردنەوە لە ئافرەت پیاوەتی بوو خەڵک لە ئافرەتی بە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو سەردەما فەرمێ قەت نە لە مناڵی داوە نە لە ئافرەتیشی داوە مامۆستا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەندە خاتری ئافرەتی لەلا بووە لە جەنگەکاندا زۆر وەسیەتی ئەکرد بۆ هاوڵانی خۆی ئافرەت مەکوژن مناڵ مەکوژن کە بەدیلیش ئەکەوتنە دەست مسلمانان پێغەمبەری خوا مامەڵەیەکی زۆر جوانی لەگەڵا ئەکردن تەنانەت یەکێک لە کچەکانیشی کە مێردەکەی کافر بوو لە جەنگی بەدراکەوتە دەست پێغەمبەری خوا ئەم کچەی یادگاریەک یام کڵاوێک کە خاتو خەدیجەی دایکی پێیدا بوو لە مناڵیە ئەنێرێ بۆ خزمەتی پێغەمبەری خوا بۆ ئەوەی مێردەکەی ئازاد بکە پێغەمبەری خوا کە ئەبینێ هەرەوە ئەفەرمێ هەر ئەمەشی نەناردایە من لەبەر خاتری ئەو مێردەکەیم ئازادە کرد ئەم مامەڵەی تری پێغەمبەری خوا لەگەڵ ژنانە چۆن بووە کە بەو شێوە جەنگ کە حەساسترین قۆناغی مسلمانان بووە پێغەمبەری خوا هەر ئاگای لە ژنان و لە مناڵانیش بوو و لەو کاتەشان نەیهێشتوە نەخۆی نەهاوەڵانی ستەمێکی بچکۆلانەش لە ژنان بکرێت بەڵە ڕاستە پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنانەت
نەک مێردی کچەکەی خۆی کە زاوایەکە بەڵکو کچی سەرۆکی بەنی مستەلق کەوتە دەست مسلمانان ئەین سەحابەکانی ژوا پەروەردە بوون کە ستەم لە ئافرەت نەکەن و ئافرەتانەی لە بەنی مستەلق کەوتنە دەست سەحابەکان یعنی یەکێک لەوانە کە بوو بە خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم جوێریە ئەفەرمێ لە هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم چاو پاکتر و دەروون پاکترم نەدیوە کە من هینی ئەوانیش بووم بە حساب گیراوی جەنگ سەبیە بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم سەحابەکانی چۆن پەروەردە کردووە یعنی بە چاوی ئەوە سەیریان نەکردووە ئەمە ئافرەتێکی جوان و تەماحی تێکەن و کی هەڵی بژێرێ بۆ خۆی و بۆ کی ئەبێ و ئەو شتانە لە لای هاوڵانی پێتەنانی پێغەمبەر صلی نەک خۆی هاوڵەکانیشی وا پەروەردەکردەوە بۆیە خۆی زۆرجار ئینسانی وایە خۆی چاکە بەڵام ناتوانێت خەڵکی چاک پەروەردەکە بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەرەوەی پێغەمبەر بووە یعنی سەحابەکانیشی لەسەر ئەوە پەروەردەکردووە کە ئینسان چۆن سەیری ئافرەتکە و تەنانەت وەکو خۆش لە سەرەتای بەرنامەکەدا باس دەکرد یعنی دەرگای پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوەڵا بووە بەبێ ئەوەی کەس هەبێت هاتوون ئافرەتان گلەییان کەوتایەتی ئافرەتانی ئەنسار گلەییان کەوتی ئەی پێغەمبەری خوا وەڵای پیاوەکانمان ئاوان لەگەڵمانە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەسیحەتی پیاوەکانی کرد دیارە بۆچی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام چونکە بەڕاستی نزیکترین کەس لە ئینسانەوە خێزانیەتی و نزیکترین کەس لە ئینسانەوە دایکێتی و نزیکترین ئینسان لە تۆ خوشکەکەتە و هەروەها کچەکەتە ئەمانەی کە پێیان ئەو لێ مێینە ئەمانە هەمووی نزیکی تۆن و هەر هەمووشیان لە قورئان و حەدیثا مافیان بۆ دیاری کراوە چ مافی دارایی بێ وەکو میرات چ مافی نەفەقە و بەخێوکردن بێت و چ مافی معنەوی و لەگەڵ چاکبوونا بکە یعنی بەڕاستی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی تۆ دینارێک لە ڕێی خوای ئەبەخشی کە یەک بەدەیە یەک بەدە بۆ دەنووسێ فەرمودەیەک هەیە ئەمەش پێچێ هەر گەورەترین بە هاوڕێز بێ بۆ ئافرەت کە پێغەمبەری خوا فەرمێ لە بەرەکەتی ئافرەت ئەوەیە کە نۆبەرەی سکی کچ بێ ئەم فەرمودەیە چیمان پێڵێ ئەمەشەر ئاماژەیەکە بۆ ڕێز و بەها و گەورەی هەم کچ و هەم دایکەکەی بەڵێ هەم کچەکە ئەبێتە مای بەرەکەت بۆ دایکەکە هەم دایکەکەش بە بەرەکەتدار ئەناسێنرێ دیارە بێژگە لەو حەدیثە ئێمە حەدیثی صریحتریشمان هەیە لەوە يعني حديثي صحيحتر وصحيحتريش معناها كبيغمبر صلى الله عليه وسلم فەرموویەتی هەچ کەسێ سێ کچی هەبێ بە خێویان کە ئەبنە قەڵغان بۆی لە ئاگر ئەیخەنە بەهەشتەوە یا مامۆستا ئەو فەرموودەی کە پیاوێ سێ جاوتی کێ بکەمە هاوڵی خۆم پێغەمبەری خوا فەرمی دایکت اینجا بالضبط اینجا يعني بێژگە لەو حەدیثانەی تر کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی دەربارەی خوشک دەربارەی کچ حتى پێغەمبەر صلی الله عليه وسلم عەبدوڵڵای کوڕی مەسعود هابووە لای سەری کە پێغەمبەر عەلەیهی سڵام پیاوانێکی پەروەردە کردووە فەرمووی عەبدوڵڵا ئەواڵی خێزان هێناوە فەرمی بەڵێ فەرمی کچی هێناوە یان بێوەژن فەرمی وەڵا بێوەژنم هێنا فەرمی ئەی بۆ کچ نەهێناوە فەرمووی پێغەمبەری خوا وەڵای بۆیە بێوەژنم هێنا من چەند خوشکێکم هەبوو دایکم نەماوە واوکم نەماوە ویستم ئەم ئافرەتە ببێ بە دایک بۆ ئەوە ئەی سەیری کە ئەم سەحابەیە مافەکانی خۆی خستۆتە ئەولاوە ئافرەتێکی هێناوە لەبەر خاتی خوشکەکانی ئەوە ئەم نمونەی لەناو کوردیشە زۆرە بۆیە ئەمە بەڕاستی یەکێکە لە نمونە جوانەکان کە ئینسانی موسڵمان بیزانێکەوە لەم سەردەمەشە خەڵکی وا زۆرەکە خوشک چەندە ڕێز و حرمەتی هەیە بەلای ئینسانەوە و موسڵمان لەبەر ئەوەی کە موسڵمانە چۆن ڕێزی ئەمانە ئەگرێ بە تەئکید پێغەمبەری صلی الله عليه وسلم لە حەدیثی صحیحە فەرموویەتی خەیڕکم لئەهله چاکترین کەس ئەوەیە کە بۆ کەسوکارەکەی خۆی باش بۆیە یەکێک لەوانە خێزان یەکێک لەوانە دایکە خوشکە کچە ئەمانە هەمووی بەڕاستی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم چاکترین کەس یعنی پێغەمبەر خۆی دیاری کردووە چاکترین کەس ئەمەیە هەرچەندە فەرمیشەی چاکترین کەس ئەوەیە فێری قورئانە بێ وانە چونکە ئینسان کە قورئانی زانی مافی خەڵکیش ئەزانێ ینی هەوڵەدا مافەکان بزان ئەوەی کە قورئان ئەزانێ و مافەکان پێشێلەکە تۆ توانی بە قورئان محاسبەیکەی بەڵام وەکو جەنابت فەرمووت چەندەها کەس هەیە لە شوێنانە ئیدعای مافەکە من چەند کەس بۆی گەڕامەتەوە کابرا لە کۆبوونەوەی کە هەستاوەتەوە ئافرەت دەبێ وابێ ئافرەتەوە برادەرەکەی بۆ منی گەڕەوەتی وڵای پێم سیر وانسا زمان ئاوا سەیری برادەرەکەم باشەمە چۆن ئەوە ئەڵێ خۆ من ئەزانم ئەمە چۆنە لە ماڵەوە ئەم کەسانە بۆیە فێری ئەوە بن چونکە یعنی شتێک نییە ئەزانن مافی مرۆڤ و مافی ئافرەت ئەمە کۆمەڵی شتی ئەعلامیە ئەزان حەقائقی نیە ئەزان کەس بە دوای کەسان ناڕوە ئەزان ئەو ڕێکخراوانەی کە هەن تەنانەت ناتوان ئەندامی حیزبەکەی خۆشیان
محاسبە بکەن لەسەر ئەوە بۆیە چاکترین شت ئەوەیە کە ئینسان ترسی خوای لە دڵا دروستکەی لەبەر ئەوەی بەو شتانەی تریش چاکە ینی بوونی ئەو ڕێکخراوانە و بوونی یاسایەک کە مافی ئینسان بپارێزە ئەمانە هەمووشتی چاکن بەڵام لە هەمووی گرنگتر دروستکردنی ترس لە خوایە ئینسان کە ترسی خوای هەبوو وەکو سەعیدی کوڕی موسەیب ئەفەرمێت کە گەورەترین تابعیە واتە گەورەترین تەلەبەی سەحابەکان بووە ئەفەرمێ کچەکەت بە بە کەسێک کە لە خوا بترسێ ئەگەر خۆشیشی نەوێ ستەمی لێ ناکە ئەوە بۆیە مافی خێزان و منداڵەوانە لە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم لەسەر مافی ئافرەتانیش زۆر پێداگری کردووە ئەڵێ فەرموون یەکێک لە هاوڵان هاتە خزمەتی پێغەمبەری خوا فەرمووی من کوڕ و کچێکم هەیە هەموو سەروەت و سامانەکەی خۆمم کردووەتە سەر کوڕەکەم فەرمووی ئەی ئەمەشت داوە بە کچەکەت فەرمووی نەوەڵا فەرمی ئەمە شتێکی ناشەرعیە و منیش مەکەنە شاید لەسەر زوڵم و ستەمەکانی خۆتان وەکو چۆن بەشی کوڕەکە دەدەی ئاواش بەشی کچەکەت بە مامۆستا لەوە چێ ئەو سەحابیە هێشتا خویەکی جاهیلیەتی تیا ماوێ وەکو چۆن پێغەمبەری خوا بە ئەبوزەڕی غەفاری فەرموو کاتێککە بە بیلالی حەبەشی فەرمووە کوڕی ژنە ڕەشەکە فەرمووی تۆ پیاوێکی هێشتا بەشێکی جاهیلیەتە تیا ماوە پێچێ ئەم پیاوەش کە هەموو ماڵ و سامانێکی خستۆە سەر کوڕەکەی هێشتا هەر خوێکی جاهیلیەتی تیا مابێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بوویە پارێزەری مافی ژنان لە کۆمەڵگەی خۆیان و وەسیەتیشی بۆ ئێمە کرد بۆ مسلمانانی دوای خۆی کە زوڵم لە ئافرەت مەکەن و مافەکانی خۆیان بدەن پێت وانییە لەو سەردەمەش دوای ئەو سەردەمە مسلمانان کەمتر بە وەسیەتەکەی پێغەمبەری خوا کاریان کردووە یا ئێستا کۆمەڵێک کەس هەن کچەکانیان بێبەژەکەن یا خوشکەکانیان بێبەژەکەن و هەموو سەروەت سامانێ بۆ خۆیان و بۆ نێرینەوە بۆ کوڕەکانیان داانێن بەڵێ دیارە گەورەی سەحابەکان لە چییە بوو لەوە نەبوو کە گوناح ناکەن گەورەی سەحابەکان لەوە بوو ئەم پیاوەی کە ویستێتی ئەم ئیشە بکە خێزانەکەی پێوتۆ بچۆ پرس بە پێغەمبەر کە یعنی کابرا جاوێ ئێستا کاکە من پرس ناکەم مەلا بژ لە حرام هەریک بەڵام ئەو یعنی چووە پرسی کردووە لەگەڵ ئەوەشە لە جاهیلیەتە بەشدانی ئافرە شتێکی عیبە بووە بەڵام ئەم چوە پرسی کرد چونکە ویستێتی شەرع چیە فەرمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم جەنابت فەرمووت ئینی لا ئەشهد علی جەور فەرمووی من قەت شایەتی لەسەر ستەم نادەم تۆ چۆن بەشی هەموو مناڵەکانە نەدا ئەتوانی بەشی یەکێکیان بێ ئەمە دوو زەرەری هەیە زەرەرێکی دینی کە خوای گەورە ئەم سامانەی هایتە دێ خۆهریە و مناڵە نییە زەرەرێکی دنیاییشی هەیە کە تۆ مناڵەکانی ترەکەی بە دوژمنی ئەم مناڵە خۆ بە حساب مافیە دەیتێ بەڵام لەلایەکەوە دوژمنایەتی بۆ دروستەکەی براکانی ڕقیان لێ بێ بۆیە ئەوە گەورەی سەحابەکان لەوە دەرەقا کە غەڵەتێکیان کردبێ گەڕاونەتەوە پەشیمان بوونەتەوە وە دووهەمیش یعنی مسلمانان بە گشتی دیارە ئێمە بۆیە عیبی مسلمانان ئەبینین چونکە خۆمان لەناو مسلمانانێ ئەگینا ئەگەر بچیتە وڵاتانی دەوروبەریشمان لەوە زوڵم زیاتر هەیە بەڵام ئێمە بۆیە باسی عیبەکانی خۆمانەکەن چونکە ئێمە شریعەتمان هەیە ئێمە دینمان هەیە ئێمە لە مانگی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆشەویستی دەرەبڕین شیرینی ئەبەخشینەوە هەندێک کەس مەولوع ئەکا ئەبێ ئەم شتانە یعنی ببێتە ڕەفتار هەوڵ بین ببێتە ڕەفتار تیامانەکە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەری جەنابەت فەرمووی لەم لایەنانە چۆن بووە ئێمە ئەگەر نوقسانیمان هەیە اعتراف بکەین و خۆشمان چاک بەڵێ مامۆستا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کۆتا وێستگەی تەمەنی پڕ بە بەرەکەتیا کە حەجی ماڵ ئاوایی بوو وتارێکی زۆر تێر و تەسەل و جوان و پڕ لە ڕەهەندی بۆ مسلمانان پێشکەش کرد بە ئامادەبوونی ئەو هەموو هاوڵە بەڕێزە لە بەشێکی وتارەکە زۆر بە توندی یا بە پێداگریەوە ئەفەرمێ لەخوا بترسن لە ئافرەتانە ئەوان بە پەیامی خوا کەوتونەتە ژێر دەستی ئێوە مافەکانیان بدەن و مافیان پێشێل مەکەن ئازاریان مەدەن و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموو لەم وتارە ویستی چی بە پیاوان بڵێ لە کاتێکە ترسی ئەوەی هەبوو کە لە مامەڵەکردنمان لەگەڵ ژنانە بگەڕینەوە بۆ خوی جاهیلیەت بۆ سەردەمێکەوە ژن هیچ بەهایەکی نییە ئەم ترسەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە چیەوە سەرچاوی گرتووە چۆن هانی مسلمانانی داوە یا وەسیەتی بۆ کردوون کە لەگەڵ ژنانە باش بن و زوڵمیان لێ نەکەن و مافیشیان پێشێل نەکرێت بەڵێ دیارە وتارەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کۆمەڵێ بڕگە بوو بەگشتی باسی مافی ئینسانی کرد کە هەم خوێن هەم ماڵ هەم شەرەفی ئینسان پارێزراوە لەناو ئەوەشا دیارە لەبەرەوەی ئەو پێغەمبەر صلی الله علیه وسلم و ئەشزانێت کە بەشێکی ئاەتەکانی قورئان باسی مافی ئافرەتەکە بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو وەسیەتەشی بەجێهێشت لە دوای خۆی
کە مسلمانان بە ئاگاداری ئافرەت بن ئستەوسە و بالنساء خەیرا دائما هەوڵ بە نەسیحەتی خێری خێزانەکاندا قەیچێکە تۆ با 1000 جار بۆ خێزانەوە بڵێ ئەمە خێر ئەمە گوناح خۆ تۆ خێرە بە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمر بالمعروف صدقة ونهي عن المنكر صدقة تۆ چۆن ئەڵێ سبحان الله خوا سەدەقەیەکە بۆ نووسێ بە خێزانەکە دەڵێ بە کچەکە دەڵێ بە دایک دەڵێ بە خوشکەکە دەڵێ ئەمە خێرە بیکە ئەمە شەڕە مەیکە هەموو ڕۆژێتە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەردەوام نەسیحەتیان کەن بۆیە پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام ئەوەی فەرمووە چونکە بەڕاستی چاوی لەم ڕۆژگارەش بووە کە زۆر خەتەرە ئینسان ینی وای لێ بێت تۆ مسلمانێکی خێزانەکەت بێ بە کەسێک واز لە دینەکە بێنە لەبەرەوەی تۆ دینداریکی جوان ناکەی ئەو لە تۆ دینە ناسێت کە تۆی بینی هیچ یاسایەکی دین جێبەجێ ناکەی ئیتر ئەویش وەردەوە دەدەسە ئەمتا ئیمڕۆ مناڵە و لەژێر دەستی تۆیە بەس سبەینەکە گەورە بوو دینەکەی تۆ وەرناگرێت قبوڵی دینەکەی تۆیشی نییە مامۆستا ئێستا بەشی دووەمی بەرنامەکەمان با تایبەت بکەین بە مناڵان لای پێغەمبەری خوا وە گەزانین منداڵان هێندە ڕێز و بەها و بایەخیان لای پێغەمبەری خوا هەبووە لە باسکردن نایە پێغەمبەری خوا زۆر بە چاوی مەرحەمەت و ڕێزەوە سەیری مناڵانی کردووە دەشتێکێک دێتە خزمەتی پێغەمبەری خوا لەو کاتا پێغەمبەری خوا مناڵێکی لەلای بێ ماچیەکە کابرا زۆر بەسەر سوڕمان و تعجبەوە ئێوە مناڵ ماجەکان پێغەمبەری خوا فەرمێ من چی بکەم کە خوای گەورە بەزەیی لە دڵی ئێوەدا هەڵگرتووە یا لە دڵی تۆیە هەڵگرتووە کەواتە خۆشەویستی مناڵ ماچکردنی مەرحەمەت و سۆزنواندن بەرامبەری لە بەزەیی و سۆزی خواوەیە کە خستێتە دڵی بەشەرەوە بەڵێ بێگومان پێغەمبەر صلی الله علیه و سلم بە سەریحی بە مسلمانانی فەرمووە ليس منا من لم يرحم صغيرنا ويوقر كبيرنا يعني بەڕاستی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەر يعني ئەمە هەڕەشەیەکی زۆر گەورەیە کە بەزەیی هاتنەوە بە مناڵە بەشێکە یعنی لە کیانی مسلمانەتی تۆ لە سیفاتی ڕاستەقینەی مسلمانەتی تۆ بەزەیی هاتنەوە بە مناڵایە و تەنانەت پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ مناڵەکانی کچەزاکانی ئەکردە سەرپشتی ئەیفەرموو من خەیرە مەڕکەبم بۆ ئێوە خۆی مەڕکەب بە عیب نەبێ بە وڵاخە وترێ بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ وای فەرمووە لەبەرەوەی دڵی ئەو مناڵانە خۆشکە و پێغەمبەر صلی الله علیه و سلم لە کاتی سوژدەیە هەڵنەساوەتەوە مناڵ لەسەر شانی بۆ تاوەکو دابەزیەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ لەسەر مینبەر مناڵەکە بە باوەشیەوە بووە بۆیە ئەو سیفەتانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕاستە لەوە چ ئێمە بڵێن ئەوەمان بۆ ناکرێت لە ساسە بەڵام خۆ ئەشتوانین تند و تیژ نەبین ئەشتوانین بەڕەحم بین ئەشتوانین ینی هەندێک سیفاتی جوان هەیە لە خۆمانە جێبەجێکەین و لانی کەم ڕوومان بێ بڵێن وڵای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەگەیشتوین بە تۆ بەڵام هەوڵمان داوە ڕەحممان هەبێ بەزەییمان هەبێت تند و تیژیمان کەم بێ بەڵێ مامۆستا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر بە شێوەیەکی گشتی مناڵ ئەو کەسەی خۆش دەبێت کە بە سادەیی و ڕۆخۆشی و تەواضع و نەرمونیانی و مامەڵەی لەگەڵاکەن مامەڵە لەگەڵ مناڵان ناکات پێغەمبەری خوا ئەم سیفەتەی زۆر تیا بووە ئەوە تا بۆ منە سەحابەیە فەرمێت چوین بۆ مزگەوت حەسەن لە کۆڵام و پێغەمبەری خوا هەر وەکو مناڵێ شوێنی کەوت یا بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یاری لەگەڵ مناڵان کردووە یا خۆی کردووە بە شێوەی سوارێک حوشترێک دوور لە مەکانەتی پێغەمبەری خوا بۆ مناڵەکانی یا بۆ کچەزاکانی کەواتە ئەبێ پێغەمبەری خوا خۆی هێناوەتەوە بۆ ئاستی مناڵێ بۆ ئەوەی چونکە هەمیشە مناڵیش ئەو کەسانی خۆش دەوێت کە هیچ نەبێ بە چاوی ڕێز و تەواضع سەیریەکەن بۆ ئەوەی ئەمانیش ئامۆژگاریەکانی پێغەمبەری خوا وەربگرن ئەم سیفەتە بەرزەی پێغەمبەری خوا چۆن چۆنی بووە کە ئاوا بەو شێوەیە خۆی هێناوەتەوە بۆ ئاستی مناڵان دیارە پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی فەرموویەتی من تواضع لله رفعه الله ئەو کەسەی یعنی لەبەر خاتی خوا کەسێکی ملکەج بێ خوا بەرزێکاتەوە پێغەمبەری صلی الله علیه و سلم دایمە بەرامبەر خەڵکی لاواز بەرامبەر ئەو چینانەی کە لاواز بوون پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر ملکەج بووە زۆر کەسێکی سادە بووە لەبەرچی لەبەر ئەوەی کە لە گەورەی ئینسانە کە بەرامبەر لاوازەکان نەرمونیان بێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەو ڕۆوە کە مناڵان چینێکی لاوازن و لەوەشەوە کە ینی پێی خۆش بووە دڵیان خۆش کات چونکە مناڵ هەندێک یاسای تایبەتی هەیە نایزانێ بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەو لایەنانەوە دڵی خۆش بووە تەنانەت دەفەرمێت جارێکیان بە مزگەوت هاتە دەرەوە فەرمێ کوڕی سەحابەیەکی بینی پێشتر چۆلەکەیەکی هەبوو
پێی فەرموو ئەبوو عومەیر ما فعل النغير. ئەبوو عومەیر دیارە وەکو ڕێزە، خۆ مناڵ هێشتا ژنی نێناوە، هێشتا مناڵی نەبوو. ئەوە کەلیمەیەکی ڕێزە پێغەمبەر سەڵەڵاهو دای بۆ مناڵە کە لە ڕێزی گەورەیەوە پاشانیش لێی پرسی چۆلەکەکە و چی لێ هاو. ئەم هەڵوێستەی پێغەمبەر سەڵەڵاهو عەلەیهی وسەلەم لەگەڵ مناڵانی تریشە. پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام ئەنەسی کوڕی مالیکە فەرمێت جارێکیان پێغەمبەر سەڵەڵاهو عەلەیهی وسەلەم نردمی بۆ ئیشێک، فەرمێت کە هاتە دەرەوە لە مزگەوت سەیکە من لە شوێنی خۆم یاریەکەم. مناڵەکانی دەوروبەرم ڕایان کرد سەیرم کرد سێبەرێ لە دوامەوە کەلام کردو پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام لێی پرسیم ئەی ئەنەس چووی بۆ ئیشەکە؟ وتم ئێستا ئەسمتی دەبڕ. بەبێ ئەوەی پێغەمبەر سەڵەڵاهو عەلەیهی وسەلەم تووڕە بێت بۆی ئەنەس دەفەرمێت قەت پێغەمبەر صلی الله علیه وسلم پێی نەوتوم بۆ فڵان ئیشە نەکرد، بۆ واو نەکرد. پێغەمبەر صلی الله علیه وسلم یعنی هەموو جارێ هانی داوە بۆ ئیشە، بەڵام لەگەڵ ئەوەشە پێغەمبەر صلی الله علیه وسلم یعنی حەسەنی کوڕی عەلی هینی خورمای غەنیمەتی خوارد. پێغەمبەر صلی الله علیه وسلم کێسای بە پرسیە فەرمی کخ کخ، فەرمی دایکەرەوە. یعنی پێغەمبەر صلی الله علیه وسلم مناڵیشی پەروەردە. هەر ئەنەس دەفەرمێ جارێکیان پێغەمبەر سەڵەڵاهو عەلەیهی وسەلەم قسەیەکی پێوتم فەرمی ئەنەس بام قسەیە لای خۆ بێت بیگەێنە بە فڵان کەس. ئەڵێ دایکم وتی ئەنەس پێغەمبەر بۆچی باین کردوتم وەڵا قسەیەکی پێوتم تی ئەی پێم ناوەتی نەخێر نهێنی پێغەمبەرە. بۆیە پێغەمبەر سەڵەڵاهو عەلەیهی وسەلەم لەگەڵ ئەوەشا کە نەرمونیان بووە بەڵام فێری ئەدەبیشی کردوون، فێری ئەوەی پێکە حەڵال خۆر بن و دەست نەبن بۆ ماڵی خەڵک. و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دیارە لەگەڵ مناڵەکانیشە لەگەڵ ئەوەشە بەڕەحم و بەبەزەیی بووە و بووە بە نمونە بۆ سەحابەکانیش کە ئەوانیش ئاوها مامەڵی لەگەڵ مناڵا بکەن. ینا پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەگری بۆ ئیبراهیمی کوڕی سەحابەی لێی پرسێ پێغەمبەری خوا تۆ ئەگریت؟ فەرمووی ئەوە ڕەحمێکە خوا خستێتێ دڵمەوە و چاومان ئەگری بەڵام قسەیەک ناکەین کە خوا پێی ناخۆش بێ. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەموو ئەو بەزەی و ڕەحمەی کە لە ذاتی ڕەحیم و ڕەحمانە هەیە بەشی زۆری بەر پێغەمبەری خوا کەوتووە صلی الله علیه وسلم. هەر لەبەرەوەشە خوای گەورە فەرمێ النبی ئەولا بالمؤمنین من ئەنفوسهم. پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر بەڕەحمترە بۆ مسلمانان لە خۆیان. ئەجا لەو بارەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەڵوێستی گەورەی هەبووە دەربارەی مناڵان، نەک هەر بە حەسەن و حوسێن کە زۆر مەشهورە، وەرکو ئومامەی کچی زەینەب. ئومامە کە کچێک بووە پێغەمبەر صلی الله علیه وسلم کردوێتێ باوەشی بردوێتێ سەر مینبەرەکە لە وتاریەوە. ئەفەرمێ کە هاتە خوار و نوێژی کرد هەر بە باوەشیەوە بوو کە ئەچووە سوژدە دای ئەنا ئینجا سوژدەکەی دوایی کە هەڵەسایە بۆ ڕکعاتەکە ئەی کردو باوەشی. یعنی ئەم ئەخلاقانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەمووی بەڵگەیە لەسەرەوەی کە وەکو ئەوی جەنابیش باسی کرد تەنانەت کە مناڵێک گریاوە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەزەی بەوە هاتووە کە مناڵە برسیەتی و دایکەکەشی مەشغوڵە بێت نوێژەکەی قورئان خوێندنەکەی کەم کردوێتەوە. بەڵێ مامۆستا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هێندە نەرمونیان و قسە خۆش و تەواضوعی هەبوو بۆ مناڵان. هاوڵێکی وەکو زەیدی کوڕی حارسە کە لە سەردەمی جاهیلیەتا خویەک هەبوو مناڵانی ئەوەی کە لە خۆیان نەکەوتمنەوە بە ناوی ئەوە ناو ئەبران ئەکرانە کوڕی ئەوە هەتا تا ماوەیە کە ئاەتی ئەوە هات قەدەغیکە بە زەیدی کوڕی محەممەد بەناوبانگ بوو. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نمونەی ئەنەس کە فەرمێت دەدانە ساڵ لە خزمەتی پێغەمبەری خوایە بووم ئاخ و ئۆفێکی لێ نەکردم یام ئازارێکی نەدام لێم تووڕە نەبوو نەیوت بۆ ئەوەت نەکردووە ئەوە هەمیشە هەر بە ڕووی خۆشەوە مامەڵی لەگەڵا کردم. زەیدیش کە مام و باوکی دێن بە دوای بیبەنەوە ئەڵێ وەڵای من نایەمەوە پێغەمبەری خوا هێندە ڕەوشت و ئەخلاق و سیفەتی بەرزە لەگەڵما من لەلای ئەم ئەمێنمەوە دڵنیام ستەمم لێ ناکە. کەواتە پێغەمبەری خوا بە چه زمانێک بە چه هەڵوێست و مامەڵەیەک توانیوێتی وا لە مناڵان بکە لە دەوری خۆی خڕیان بکاتەوە مناڵ ئەوە نەخوێنێتەوە ئەمە سەرکردەی دەوڵەتێکە و سەرۆکی مسلمانانە بەڵکو هەمیشە لە دەوری پێغەمبەری خوا بوون لە کۆڵانە یاری لەگەڵاکردن لە نوێژ و سوژدەیە ئەچوونە لای لە وتاردانە هەر بە باوەشەوە بوون. ئەم سیفەتە بەرزەی پێغەمبەری خوا کە کردبوویە نورێک یا کردبوویە وێزگەیە کە مناڵان بە دەوریا بسوڕێنەوە چی بوو؟ دیارە وەکو لە سەرەتاوە باسمان کرد کە وتمان پێغەمبەر ئیتر هەموو شتێک کۆتایی پێدێ. پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو زاناکان ئەفەرمون پێغەمبەران کە خوا کردوونی بە پێغەمبەر ئەو ئەخلاقە بەرزانەیان هەبوو، یعنی بۆی ئینسانەکانی شاهێد بن کە بەڕاستی ئەوە شایستەی پێغەمبەرە، شایستەی ئەوە بە پێغەمبەر و بە پێشەوای بەشەریەت. هەر لەبەر ئەوەیە یعنی پێغەمبەر صلی الله علیه وسلم
تەنانەت بێژگە لەو نمونە جوانانەی جەنابە باسی کرد یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم بیری لە داهاتووی مناڵانیش کردوێتەوە لە جەنگی بەدرە کە موشریکەکانی گرت یەکێک لە ینی پێشنیارەکان ئەوە بوو کە هەر کەسێک بتوانێت دە مناڵی مسلمانان فێری خوێنەواری بکە ئەوە بەڵگەی ئازادی خۆی وەرەگرێت بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام مناڵانی فێری قورئان کردووە فێری ئەوە کردووە کە هەر لە ئەوڵە ئەوان قورئانێکی چاک بزانن و بە تاکیدیش ئەو ڕەوشتە جوانانەی کە زەیدی کوڕی حارثە بینیوێتی لە پێغەمبەر صلی الله عليه وسلم یعنی وای لێ کردووە کە ئەم پیاوە لای پێغەمبەر بمێنێتەوە گەورەترە بێ بالفعل گەورەتریش بوو چونکە تا ئێسش زەیدی کوڕی حارثە لە ناو مسلمانانە بە خۆشەویستی پێغەمبەر ناسراوە و لەگەڵ ئەوەشە ئوسامەی کوڕی زەید کە خۆشەویستی کوڕی خۆشەویستە کە ینی بەڕاستی ئەو پیاوە گەورە بوو بەهۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆیە ئینسانی عاقڵ دایما وەکو ئەو سەحابەی کە لە پێغەمبەری پرسی صلی الله عليه وسلم فەرمی پێغەمبەری خوا قیامەت کەی دێ فەرمی چی بۆ حازر بە فەرمی وەڵا بەس خۆشەویستی تۆ فەرمی دەی تۆ لەگە خۆشەویستان بۆیە بەڕاستی زەیدی کوڕی حارثە زانی ڕێگە ڕاستەقینەکەی شوێنە ڕاستەقینەکەی ژیانی خۆی دۆزیوەتەوە و ئەوەی کە جێی باوک و کەس و کار و هەموو کەسێکی بۆ ئەگرێتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم مامۆستا لەم سەردەما هەندێک کەس هەر بە ئەنقەست مناڵێکیان تایبەتمەند دەکەن بە کڕینی هەدیە و سەفەر و یا لە خوێندنگەی تایبەتی دایانێن کە ئەمە ئەو پەڕ ڕق و تونند و تیژی مناڵەکانی تر بەرامبەر ئەم مناڵە دروست ئەکا یا زیادی ئەکا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن مامەڵەی لەگەڵ ئەم سیفەتا کردووە یام چۆن ڕوبەڕووی بۆتەوە و هانی ئێمەشی داوە کە بەو شێوەیە نەبین منداڵێک بۆ نمونە تۆ لە نێو هەمووانیا هەڵی بژێریت و خوێندنی تایبەتی بۆ دانێ لە خوێندنگەی تایبەت و جلی و بەرگی جیاواز و بیبیتە سەفەر و اینجا هەدیە و ئەو شتانەی بۆ بکڕی ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە لە ڕووی دەرونیەوە ئەوانی تر ئازار بچێژن و ببنە دوژمنی ئەم مناڵەی تریان بڵێ دیارە چیرۆکی یوسف پێغەمبەر لە سوورەتی یوسفا گەورەترین یعنی بەڵگەیە لەسەر ئەوەی کە پێغەمبەری صلی الله عليه وسلم لە ژێر ڕۆشنایی وەحی خوایە ئەو شتانی فەرمووە کە فەرموویەتی ئیعدیلوا بەینە ئەولادیکم لە بینی مناڵەکانتانە عادل بن ئەکرێ مناڵێکی تۆ زیرەکتر بێ لە بوارێکە بەڵام ئەبێ ینی قەرەبووی بۆ ئەوانەی تریش بکەیتەوە بە شتێکی تر قەرەبوویان بۆ بکەیتەوە ئەوانی تریش کە لە بوارێکی ترا ینی بزانی بوارەکەیان بدۆز دۆزان ئەوانەی تر لە چ بوارێکا سەرکەوتون تۆ مناڵێکت هەیە بفعلەن توانای ئەوەی هەیە بچێتە خوێندنگەیەکی تایبەتیەوە بەڵام مناڵێکیش هەیە توانێت لە بازار ببێتە تاجیرێکی چاک تۆ هەوڵ بە دەستی ئەمیان بگرە با بێتە تاجیرێکی چاک بێتە بازرگانێکی چاک بە دەستی ئەمیشیان بگرە با بێتە خوێنەوارێکی چاک ئەکرێ بەڵام ئەوەی کە تۆ جیاوازی بکەیت ئەوە بەڕاستی شتێکی حتا لە کاتی گوێڕایاڵی و ناگوێڕایاڵیشە بڵێ تۆ گوێڕایاڵی منەکەی ئەو بۆیە ئەوە تۆ گوێڕایاڵ ئەوە نابێ ئەو جیاوازیە بکرێ بێ هەوڵ بێ هەمویان گوێڕایاڵی بکەن و ئەبێ هەوڵ بێ ئەوەش کە گوێڕایاڵی ناکە بزانی یعنی سیفاتە چاکەکانی بدۆزیتەوە چونکە هیچ ئینسانێک نییە لە سقاسە خراپ بێ هەموو ئینسانێک کۆمەڵە چاکەی تایە خوای گەورە تەنانەت ئەفەرمێ وەختی خۆی کە خەڵک میراتی داوە بە باوک و میراتی ناوە بە مناڵیش ینی مناڵ بێبەش بوو لە میراتی نەک ژنیش مناڵیش خوای گەورە لە قورئانە فەرمووی بە مسلمانان لا آباؤكم وأبناؤكم لا تدرون أيهم أقرب لكم نفعا يعني باوك تۆڵەی باوک بەخوا باوک زۆر زۆر مهمە خوای گەورە فەرمێ مناڵەکە لەوەسی لە قیامەتە زیاتر سەرە بەرزکاتەوە بۆیە تۆ بێ ئاگاد لەوە بێ هەردووکی مافی خۆی هەیە باوک مافی گەورەی خۆی هەیە مناڵیش مافی خۆی هەیە نابێت تۆ ینی مافی پێشێلکەی بەڵکو بێ مافی خۆی بێتی خوا فەرمێ کیڵێ ئەم مناڵە سەرە بەرز ناکاتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم نافەرمێ ئەو دایک و باوکەی مناڵەکان فێری قورئان کردووە ئەو مناڵەی قورئان خوێنە مناڵێکی قورئان زانە قورئانێکی جوانی لەبەرە بە خەڵکی هەڵێتەوە فەرمێن لە قیامەتە تاجی زێڕینەکەنە سەری دایکەوە بەهۆی چییە بەهۆی مناڵەکەتەوە ئەو مسلمانەی کە ئەمرێ پارەی نییە جسر و مەکتەب و قەسەخانە و مزگە و کاتەوە ئەو نەش زانان نییە عیلم بڵاو کاتەوە بەڵام خوا گەورە بداتێ مناڵێکی چاکە هەبێ کوڕێکی چاک کچێکی چاک دوعای خێرە بۆ بکە ئەوە تا تۆ ئەمریت هەر خێرە بوو لە دوای مردنەکەش تا قیامەت هەر خێرە بۆ نووسرێ بۆیە بەڕاستی مناڵ گەورەترین ینی بەهرەی خوایە وەکو بەهرەی دنیایی و لە هەمان کاتیشە ئەتوانێ ئینسانی مسلمان مناڵ بەکار بێنێ بۆ ئەوەی کە توێشوی قیامەتی خۆشی زۆر بکات بەڵێ مامۆستا نمونەیەکی زۆر گەش و جوان
ئافرەتێک هاتە خزمەتی پێغەمەری خوا صلی الله علیه و سلم منداڵێکی پێبوو پێغەمەری خوا لەسەر ڕانی خۆیان لە کۆشی خۆی ئەم منداڵەی دانا منداڵەکەش میزی بە پێغەمەری خوددادا کرد وەکو وەزانین پێغەمەری خواژ هەمیشە کەسێک بووە ئامادەی نوێژ و جەماعەت و ئشتان پێغەمەری خوا هەر بە بزەیەکەوە فەرمووی لی گەڕێن دۆڵچەیەک ئاو یا پەرداخی ئاوم بۆ بێنن پژاندی بە شەرواڵەکەیان بە لیباسەکەیە و شۆردی و هەر ئەوەندە پرواندی ئەنی ئەم سیفەتە بەرزەی پێغەمەری خوا ئەم بەزەی هاتنەوە بە مناڵ و تووڕە نەبوون لەوەی کەوا دەست نوێژەکەت شکاندم یا لە نوێژت بردم لە کاتێکا بۆ نمونە ڕەنجاندنی دڵی ئەم منداڵە لەوە چێ ببێتەوە هۆی حرامبوونی عیبادەتەکەت چونکە پاراستنی هەست و سۆزی منداڵێک مرۆڤەر بە تایبەتی مناڵ بە شێوەیەکی تایبەتتر لەوە چێ لای خوا باشتر بێت لە نوێژێک کەوا تۆ بیکەیتە هۆکاری دڵڕەنجاندنی ئەو مناڵە قسەکەی جەنابەت جوانە دیارە ینی شارەزایی لە شەرع و بڵاوکردنەوەی سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر گرنگە این سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەرو سونەتانن ئێمە لە جلوبەرگا جێبەجێکەین یا لە نوێژا جێبەجێیەکەین یەکێک لە سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە بەڕاستی خەڵک وەختی خۆی نەیزانیوە جا چ لەبەرەوەی کە خوێنەواری کەم بووە یا حەدیثەکان کەم گەیشتووە یان هەندێک زانا کەم تەرخەمی کردووە لە گەیاندنە ئەمانە خەڵک یعنی مسلمان بزانێت تۆ خۆ لە پێغەمبەر مسلمانتر نی صلی الله علیه و سلم ئەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو کاتێ ئەو شتەی بەسەرە هاتووە نەتووڕە بووە نەبێتاقەت بووە بەڵکو فەرمووی تۆزی ئاو بێن ئەیکەین بجلەکە و هەم پێشی وتوی چۆن پاکرێتەوە شەرعەن ئەو جلە چۆن پاکرێتەوە بە تایبەتی کە کوڕەکە نێری نەبووە و شیرە خۆرە بووە پێغەمبەر صلی الله علیه و سلم تۆزی ئای لێ پرژاندووە لەبەرەوە تۆ ئەگەر پێت وایە لە پێغەمبەر مسلمانتری ئەوە دیارە لە دین تێنەگەیشتووی ئەگەر پێش وایە شوێن کەوتەی پێغەمبەری ئەبێ پێغەمبەر صلی الله علیه و سلم هەوڵ بەی لەو حاڵەتانەیە زۆر ئاسایی مامەڵەکەی تەنانەت ئەگەر شتنیشی بێ ینی بە تایبەتی ئەمڕۆ خۆکو جاران نییە وەختی خۆی لە زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو هەموو جلەش دەست ناکەوێت هیچ کەسێک لە دووسێ دەست جل کەمتری نییە ئەقەیچەکە جلێکی تر لە بەرەکەم جلی کەسێکی تر لە بەرەکەم یعنی ئەمە پێغەمبەر صلی الله علیه و سلم پێی فەرمی کە ئینسانی مسلمان سادە بێ ئینسانێکی ڕۆحزل نەبێ لە هیچ شوێنێکا جێی نەبێتەوە کەس نەوێرە بچێ بەلایە بەڵێ ماوە سەهەر لە چوارچەی بەجێی هاتنەوەی پێغەمبەری خوا و پەیامەکەی بە مناڵدا خاتو عایشە فەرمی ڕۆژێک دایکێک هاتە ماڵمان دوو مناڵی پێبوو سێ دەنگ خورمان بۆ دانان یەکی دەنگێ خورمای داوە مناڵەکان ئەوان خێرا خواردیان دوایی داوای دانکەکەی دایکیان کرد ئەو خورمایە ئەمیش لەتی کرد بۆ هەردووکیان پێغەمبەری خوا دوایی خاتو عایشە بۆ پێغەمبەری خوا گێڕایەوە فەرمووی بۆ بەلاتەوە سەیرە یان سەر سوورمانە بۆ مەگەر نازانی بۆی ئەم سیفەتەیەوە خوای گەورە لەو دایکە خۆش بوو کاتە بەزەی هاتنەوە بە مناڵ و ئەوەش کە ئەبێتە مای ڕەحمەت بۆ دایک و باوکی شتێکی گەورەیە لە لای ئیسلام بەتاکید دایک بۆچی ینی ئەڵێن بەهەر لە ژێ پێی دایکاندایە هەر لەبەر ئەوەیە کە بەڕاستی ینی ئەو بەزەی و ڕەحمەی کە خوا لە دایکە دایناوە و پێغەمبەر صلی الله علیه و سلم لە حەدیثێکی صحیحە فەرمووی بە سەحابەکان فەرمووی پێتان وایە ئەو دایکە کە ئەو مناڵی پێەیە ئامادەیە بیخاتە ئاگرەوەتیان ناوڵە دەی فەرمووی خوا زۆر لەوە بەڕەحمترە بۆیە خوای گەورە ئەو ڕەحمەی داوە بە نەک بە ئەنسان بە غەیری ئینسانیش کە بەزەیی بێتەوە بە بێسوەکەی خۆیە جا ئینسان کاتی ئەو ڕەحمە لە دڵی خۆی هێنێتە دەرەوە بەهۆی عادەتێکی جاهلیەوە یا بەهۆی ئەوەی کە ئێمە عەشایەرین یا بەهۆی ئەم قسە ینی ناشەرعیانەوە چکە خۆ تۆ نابێ بڵێ عەشایر بە مانای ئەوە ناتوە لە شەریعەتی ئیسلام لادەی جا تۆ ئەگەر لە شەریعەتی ئیسلامی لادا فەرقی چییە لەوەی کافرەکانی قوڕەیشە بۆی ئێمە عەشایەرین یعنی پارێزەری ئەخلاق و ڕەوشتی پێغەمبەری صلی الله علیه و سلم لە چوارچێوەی خۆ عەشایەریەکانی خۆمانە هەر خویەکی عەشایەری پێچەوانەی سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەبێ خۆ واز دەبێنی ئەگەر مسلمانێکی چاکبی بەڵێ مامۆستا وەک پێشتر وتمان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر هەڵە و کەم و کورتێکی لە مناڵێکا بینی بێ بە چاوی ڕێز و مەرحەمەتەوە بۆی ڕاستکردنەوە بەبێ ئەوەی تووڕە بێ یا ڕەخنیان لێ بگرێ ئەگەر چاکەیەکیشان هەبوو بێ بۆ ئەو نمونەی کە مەشهورە ئیمامی حەسەن و ئیمامی حوسەین پیاوێکیان بینی بە ناتەواوی دەستنوێژی ئەگرت بۆیە ئەوان بەبێ ئەوەی دڵی پیاوەکەش ئازار بدەن بە سیفەتێکی جاوتیان مامە ئێمە دەستنوێژەگرین بزانە کی کاممان ڕاستە دوایی کە بۆ پێغەمبەری خۆیان گێڕای و پێغەمبەری خوا زۆری پێخۆش بوو هانی شیدان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن لە کارە باشەکانە مناڵانی هانداوە و زیاتر ڕێگەی بۆ نیشانداون کە بەرەو بەرزتر بچن و کاری باشتر بکەن و کەسیش کارە بچووکەکانیان بەکەم نەزانێت بەڵێ دیارە پێغەمبەر صلی الله عليه وسلم یعنی وەکو وتمان لە کە فەرموویەتی خەیڕکم من تعلم القورآن وعلمه زیاتر مەبەستیەوە مناڵان فێری دینەکەیان بکرێن پێغەمبەر صلی الله عليه وسلم کە فەرموویەتی
کابرا لە قیامەتا تاجێکی خەنە سەر بەهۆی ئەوە فەرموویەتی ئینسان کە مر لە دوای خۆی مناڵێکی ساڵح پەروەردەکە ئەمانە هەمووی پێغەمبەر سەڵسەڵەم فەرموویەتی کەسێک دوو کچی هەیە وەکو ئەو حەدیثەی جەنابە باسی کرد و تەنانەت پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لە حەجەت الوداع یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆ تکای لە مسلمانان نەکردەوە بڵێ بە قوربانتان ئاگاتان لە ژن بێ بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم بەجەزم فەرموویەتی ئەبێ حەقی ئافرەتان بپارێزن خۆی ئەمرەکە مهمترە لەوەی تکایان لێ بکەن بۆ لەبەرەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم زانیوێتی کە مسلمانان ئەگەر بیان نەوێت یعنی سەرکەوتوو بن حتا جارێک بە سەحابەیەکی فەرمووی ئینەما ترزقون وتنصرون بزعفائكم یعنی خوای گەورە بەهۆی خێزان و مناڵەکە تۆی ڕستقیتەوەدا بەهۆی ئەو ئافرەت و مناڵ و هینەوە کە خوای گەورە ئێوە سەرخات و کاتی بەرنامەکەم تەواو بووە شتێک کە نەمان پرسی بێت لە مەجای مافی ئافرەت پێگەی ئافرەت و مناڵە لای پێغەمبەری خوا جەنابتان بە کورت ئاماژەیەکی پێ بدەن خوای گەورە پاداشتی خێرە باتەوە جەنابیش ئاماژە بە کۆمەڵشتی باش کرد کە هەم بۆ بیرخستنەوەی منیش باش بوو بەڵام لە کۆتایی قسەکە ئەوەیە ئەڵێن کە بەڕاستی ئەم قسانی کە ئێمە باسیەکەین ئەبێ دوو لایە نەبێت ئەبێ هەموو ئافرەتێکی مسلمان ئەرکەکانی خۆی بزانێ و لە بەرامبەر ئەویشان نابێت لە بەرامبەر مافەکانیان چاوپۆشی بکە ئیلا مافێک نەبێت کە بزانە خێزانەکەی پێ ئەپارێزێ و مافێکی شخصی ئەتوانێت وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم چاوپۆشی لە هەندێک ماف کردووە بە هەمان شێوە پیاوانیش شەر نییە تۆ هەموو مافەکانێک کە ئافرەتەکە لەسەری واجبە ئەرکی ئافرەتەکەیە بۆ بێتەدی وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم هەندێک لە مافەکان چاوپۆشی لێ بکە داواکەن لە خوای گەورە کە ئیسلاحی هەموو لایەکمان کات و دڵخۆشمان کات و سنەتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم تیازین و کات و سوپاس بۆ جەنابیش و باقی بینەرانی بەرنامەکە زۆر سپاس دەکەین بۆ ئامادەبوون لە بەرنامەی باس و خواست بینەرانی بەڕێز بەم شێوەیەش هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەک گەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرین هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ